ئێران لە ڕۆژی دووشەممە هۆشداری بە وڵات یەکگرتووەکانیدا دژ بە هەڵگیرساندنی ئاگریەک پاش هێرشێکی دژ بە باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا پایتەختی عێراق. ڕۆژی یەکشەممە 8 موشک باڵوێزخانەکەی کردبووە، ئامان جووەرە دەرەنجام پاسەوانێکی ئاسایشی عێراقی بریندار بوو. بەغدا وتی هێرشەکە لەلایەن وەکو وێنای دەکات گروپی یاخیەکان بوونە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکان میلیشیاکانی سەر بە ئیران لەو ڕووداوەدا تاوانبار کردووە و لە بەیاننامەیەکدا لە درەنگانێکی ڕۆژی یەکشەممە وتی ئێمە لە هەموو عێراقەکان داوا دەکەین کە پشتگیری لە هەوڵەکانی حکوومەتەکەیان بکەن بۆ پتەوکردنی سەروەری عێراق، بەدادگاکردنی ئەو کەسانەی کە لەم هێرشە قەیزەوانەدا بەرپرسیارن و دڵنیابن لەوەی کە هەموو ئەو میلیشیانەی کە ئێستا ئێران پشتوانی لێ دەکات لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتدان. سعید خەتیبزادە وتەبێژ وەزارەتی دەرەوەی ئیران لێدوانەکەی پۆمپیۆ شەرمەزار کرد. وتیشی هەروەها بە ڕژیمی ئەمریکاش هۆشداری دەدەم کە لەم ڕۆژانەدا دەست بە هەڵگیرساندنی ئاگریەک و شەڕێک دروست نەکات. خب اینها کاملا و قویا محکوم میشه. من بە تەواوی و بە توندی وتەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا سەرکۆنە دەکەم. من پێم وایە حکوومەتی عێراق بە دڵنیاییەوە بە پشت بەستن بە ئەرکەکانی خۆی ئەنجامدەران و ئەوانی فرمانی هێرشەکانی سەر ناوچەی سەوزی بەغدایان داوە دەدۆزێتەوە. هەروەها بە ڕژێمی ئەمریکاش هۆشیاری دەدەم کە لەم ڕۆژانەدا دەست بە هەڵگیرساندنی شەڕێک نەکات. خەتیبزادە هەروەها هێرشی بردە سەر کەنەدا بەوەی کە دەڵێت دەست بە لێکۆڵەنەوەی خۆی دەکات لە کەوتنە خوارەوەی فڕۆکەی نەفەربەری ئۆکرانی ساڵێک لەمەوبەر کە تێدا 176 کەس کە زۆربەیان کەنەدی بوون کوژران. خەتیبزادە دەڵێت کەنەدا غەمی قوربانیەکان بۆ بەرژەوانیەکانی سیاسی ناوخۆ بەکاردێنێ. متاسفم که از زۆر جێی داخە هەندێک لە بەرپرسانی کەنەدی لە ڕووی سیاسیەوە خەمی گەورەی ئەم خێزانانە واتە قوربانیانی فڕۆکەی ئۆکرانی بۆ بەرژەوەندی خۆیان بەکار ئەهێنن و لە سیاسەتی ناوخۆ خۆیاندا بەکاری ئەهێنن. بە واتایەکی تر بازرگانی بەم خەم و پەژارەیەوە دەکەن. من وەزیری دەرەوەی کەنەدا و حکومەت ئاگادار دەکەم کە دەبێت وەک حکومەت بەرپرسیار بن لە ڕێو شوێنەکانیاندا. ئیران دانینا بە خستنە خوارەوەی فڕۆکەکە و دەڵێت بەهۆی هەڵەی مرۆڤیەوە بووە.